ئەو حیزبە دینیانەی ئەو حیزبە ئیسلامیانەی جار و بار دەست لە بۆ هەندێک مەبەستی دینیە بن لە بۆ سیاسەتە. دین نابێت تێکەڵاوی سیاست بکرێ. لێدوانێکی سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لەبارەی پەیوەندی ئیسلام و سیاست کاردانەوەی بربڵاوی بەشدارانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی بە دوای خۆی داهێناوە. هەر کاتێک دین تێکەڵاوی سیاست کرا ئەو دینە ناشیرین ئەبیت. لێ مەگەڕێن دینتان ناشیرین بیت. محەممەد حەکیم وتەبێژی کۆمەڵی دادگەری ڕایگەیاندووە پابەندی ئاینی و ڕەوشتی ناومیلەت ئیسلامیەکان هێشتویانەتەوە. ئەو هەموو کەناڵ و ڕێکخرا و بانکخوازانەیان خستۆتە خزمەتی خەڵکی ئەم کۆمەڵگەیە. دەبوو سوپاس بکرێن نەکتانیان لێ بدرێ. هاوکات عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان نووسیوێتی ئەرکی گەورەی پێغەمبەران چەسپاندنی دادگەری بووە و ئەمەش ئەسڵی سیاست و کرۆکی حکومڕانی تەندروستە. هەر کەسێ قسەیەکی پێچەوانەی ئەمە بکە ئەوە ماڵی قەڵبە و سەر بە خاوەنەکەیەتی. فاروق علی ئەحمەد ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری بە گومانەوە لە قسەکانی سەرۆکی یەکێتی زانایانە ڕوانێ وەڵێ پێدەچێ ئەم هەوڵانە بەرنامە بۆ داڕێژراو بن دوای ئەوەی لە ڕێگەی سیکۆلاریزمەوە شکستیان هێنا لە دژایەتیکردنی تەوژمی ئیسلامی کە ڕۆژ بە ڕۆژ لە گەشەکردندایە ئێستا لە دەرگای بەناو زانایانەوە دژایەتیەکەیان درێژە پێدەن. لە درێژەی کاردانەوەکاندا فازڵ قەرەداغی نووسەر و ڕۆشنبیری ئیسلامی لە فەیسبووکی خۆی نووسیوێتی لە سیاسیە بێئاگاکان لە دین بێئاگاتر ئەو مەلایانن کە بڵێن دین تێکەڵی سیاست مەکەن چونکە ئەو قسەیە واتای ئەوەیە دین پاکە با حکممان نەکا سیاست پیسە ئێمەش بە پیسی رازین. عەبدوڕەحمان محەممەد عارف بانکخواز و مامۆستای زانکۆ ڕوو دەکاتە سەرۆکی یەکێتی زانایان و دەنووسێ جاجەنابی مامۆستا ئێوە خۆتان نوێنەری تاسەر ئێسقانی پارتین لە سەرۆکایەتی زانایاندا بۆ ئەوەی خاوەنی قسەی خۆتان بن یان واز لە پارتی بێنن یان لە بەرگ و ناوی مەلایەتی. دکتۆر مەزهەری خوڕاسانی مامۆستای ئاینی لەبارەی وتارەکەی سەرۆکی زانایانەوە لە فەیسبووکی خۆی نووسیوێتی لەلایەک بە سیمینار و کۆنفرانس وانەی پێکەوە ژیان بۆ خەڵکی خێر لە خۆنەدیوی ئارام و هێمنی کوردستان دەڵێنەوە لەلایەکی تر ئاگری فیتنە و دووبەرەکی و تێکدانی یەکڕێزی حیزبەکان و بگرە نوێش خوێنانی مزگەوتەکانی شکراوەتە بەرنامە و بە ئامانج گیراوە. کاردانەوەکان درێژەیان هەیە و تریفە جەلال ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی قسەکان بەهەڵا ئازانێ ئەڵێ ئیسلام یەک پاکێجە و وەڵامی هەموو پرسیار و بابەتە ئابووری و کۆمەڵایەتی و سیاسیەکانیشی داوەتەوە. موسا محەممەد خاوەنی کتێبخانەی جوودی لە قەڵاتزێ لە هەژماری خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک دەڵێ خوای گەورە دەفەرموێ دینەکەم بۆ کامڵ و تەواو کردن چۆن کەسێک دەوێرێ بڵێ ئیسلام خاڵیە لە سیاست و حکومڕانی. ئارام محەممەدیش کان و سەرێکی گەنجە و دەرچووی بەشی مێژووە بە ڤیدیۆ هاتەگۆ و دەڵێ دەبوو یەکێتی زانایان فتوای بدایە بۆ حرامکردنی دزی و گەندەڵی نەک قسە لەسەر بابەتێکی لەم جۆرە بکە. ئەتۆ گە دین و سیاست پێکەوە باە فتوایەکە دەبوو بۆ حرامکردنی گەندەڵی ئەوە ئیشی تۆیە نەک بۆ ئەوی گەندەڵی نەهێڵی زان لەتوانات پێت ناکرێت چکە دین و سیاست پێکەوەی پێت ناکرێت گەندەڵی نەهێڵی بەڵام لانیکەم بۆ تاریخ بە لە داهاتدا بڵێن یەکێتی زانایان بە فتوای ڕسمی گەندەڵی حرام کرد خوا تا ئێستا فتوایەکە تێ لەسەر حرامی گەندەڵی تخوا فتوا تێ لەسەر حرامکردنی دیسکۆکان فتوا تێ لەسەر حرامکردنی بردنی قوتی خەڵک بردنی سموچەی خەڵک دەبا فتوایەکە تەبێت نەک بۆ حرام کاردانەوەکان لەبارەی لێدوانی سەرۆکی یەکێتی زانایانەوە پانتایەکی فراوانیان گرتوتەوە. دڵشاد هەرتەلی ڕۆژنامەنووس لە شاری هەولێرەوە لە هەژماری خۆی لە فەیسبووک دەپرسێ ئەوە حزبە ئیسلامیەکانن مزگەوت بۆ مەرامی سیاسی بەکاردێنن یان هەردوو حزبی دەسەڵاتدارن کە لە ڕێگەی مەلاکانی سەر بەخۆیان مزگەوت بۆ کاری سیاسی بەکاردێنن. جیاواز لە کاردانەوەکان دەقەکانی قورئانی پیرۆز و فەرموودە لەبارەی بەڕێوەبردننی ژیانی خەڵک و یاساکانی ڕێکخستنی نێوان مرۆڤەکان بەڵگەی بێچەند و چوونی دوانەی لێکجیانەکراوەی سیاستن لە ئیسلام و دەرفەت بۆ دەربڕینی بۆچوونی نەشازی هیچ کەسێک ناهێڵنەوە. دین نابێت تێکەڵاوی سیاست بکرێت.